Hello, good morning. جیاواز لە ژمارە و جەبر و مێژوو بابەتەکانی دیکە. چاوی چۆنی؟ گفتوگۆ لەم هۆڵی خوێندنە بە بابەتی هونەری و دەنگی نەرمی ئامێرە میوزیکەکان دەست پێ دەکات. دۆ ڕێومی و هەموو کلیلەکانی دیکە مژاری سەرەکی نێوان مامۆستا و خوێندکارەکانیەتی. هێڵ یەکەم ناوی میە، بۆشایی یەکەم ناوی ئەمیر مامۆستای میوزیکە و ماوەی چەندین ساڵە ئەو وانەیە دەڵێتەوە. خۆشەویستی منداڵەکان بۆ ئەو وانەکەی بێسنوورە. ئەخاتە دەستی خۆی میلەتی کورد بۆکی سەربەستی ئەخاتە دەستی خۆی. مرۆڤ لە تێڕامان بۆ بەشداری ئەوان ئەمە بەڕوونی دەبینێت. ئەو باسی خۆشەویستی و کاردانەوەی خوێندکارەکانی بۆ دەکردین و هەروەها لەگەڵ ئەوەشدا سەرنج دەخاتە سەر داواکاریە سەیرەکانی ئەوان. یعنی فیدباکی مناڵ بۆ وانەی موزیک وانەیەکی تایبەت و چێژبەخشە بەلایەوە ڕۆژانە وەکو ئەبینن مناڵەکان داوای وانەی موزیکن مامۆستا حەزەکەین هەموو ڕۆژێ و هەموو دەرسێ هەر تۆمانە بێ ئێمەنیشە و کاتەڵم مەگەر تایبەت بیکەینەوە بە فێرگەیەکی موزیک بەڵام ێرە لە بەرەوەی قوتابخانەیە وانی موزیک یەکێکە لە وانە جوانەکان بۆ مناڵەکان هەڵبەت فیدباکێکی زۆریان هەیە دەربارەی وانەی موزیک و زۆر حەزیان لێت دەنگەکانی موزیک سرودە نیشتیمانیەکان گۆرانیە کوردیە فۆلکلۆرەکان یعنی زۆر شت ئامێرەکان بەرجەستەکەن ڕۆژانە ئەیانوێ فێری هەموو ئامێرێ بن حەزی وایان بۆیە قەپیان قەویە ئەیانوێ فێری هەموو ئامێرێ بن. ئیتر هەر ئەڕوا هێشتا بەردەوامن لە خوێندنی وانەکان وەزەی زۆری منداڵەکان سرسوڕهێنەرە خولیای ئەوانیش بۆ میوزیک بە هەمان شێوە جێگای سەرنج و تێڕەمانە. هەمووان بە قوڵایی چوونەتە نێو ئەو ئاوازەی مامۆستاکەیان دەیژەنێت. ئەوان داهاتوو خۆیان لە چاوی مامۆستاکەیانەوە هیوا بۆ دەخوازن و هەمووان باسی حەز و خۆشەویستی خۆیان بۆ بوونە میوزیک ژەن دەکەن. مامۆستاکەمان مامۆستایەکی باشە فێری موزیکمانەکە گۆرانی خۆشمان بۆ ئەژەنێ جا لە داهاتووە ئەمەوێت ببم بە موزیک ژەنێک وەک مامۆستام حەزەکەم فێری ڤایلێن و چەلۆ ببم. لە داهاتووە ئەمەوێت بم بە وەکو مامۆستاوین بم بە مۆسیقاژێنێک لە داهاتوە حەزم لە میوزیکی ڤایلین دەل ئەوانی تریش هەمویان حەز لێیە هەرمی وەک یەک خۆشنتانەکانیان پێی ئاسووداون بۆ هەنێک کەس هەیە بێ موزیک ئیدارە ناکات. پاش نزیکەی 45 خولەک لەوانە خوێندن ئیدی کاتی پشوو نان خواردنە بەڵام میوزیک خودی خۆی پشووە و ئارامیە. خوێندکارەکان بە یەک جار داوایان لە مامۆستاکەی خۆیان دەکرد کە بەدەم ڕێگەشەوە هەر بەردەوام میوزیکیان بۆ بژەنێت و ئەمانیش گۆرانی بەدەمیەوە بڵێنەوە. گەیشتینە خواردنگەینێ و خوێندنگاکە لێرەدا بەڕوونی بینیمان ئەو خۆشەویستی هونەر بە مرۆڤی دەبەخشێت نائاساییە و هەمووان لە بربەرەکانێدا بوون بۆ نزیک بوونەوە لە مامۆستاکەیان بە ئومێدی ئەوەی دەستێک لە ئامێرە میوزیکەکان بدەن و گوێشیان پڕ بێت لەو خۆراکەی پێی دەوترێت میوزیک. ڕۆژانە ئێمە لێرە دوو ژەمنان خواردمان هەیە لەگەڵ خوێندکارەکانە بۆ ئەوەی زیاتر تێکەڵیەک لەگەڵ خوێندکارەکانە دروست بێ یەکەم جار هاوڕێتی و تەبایی پاشان پەروەردەکردن اینجا فێرکردن. دیارە من شۆک و مامۆستایەکی موزیک وانەکەی من تەرفیهیە زیاتر ئەوە تا زۆربەی خوێندکارەکان جەنگ لەگەڵ یەکترەکەن لەسەرەوەی من لای کامیان نامخۆم ئیتر ناچار کردووە بەش بەش دەمێ لای پۆلی پێنجەم کاتێک لای پۆلی چوارم کاتێک لای پۆلی شەشم ئیتر بەم شێوازە دابەش یەکەم. خولیا ئەو شتەنە ئاساییەکە لە دەرەوەی یاساکانی سروشتەوە کار لەسەر مرۆڤەکان دەکات.
خولیای بوون بە مامۆستای میوزیک لە لای ئەمیر لە تەمەنێکی کەمەوە دەست پێ دەکات و ئەو چیرۆکێکی تایبەتیشی لەسەر ئەم قسانە هەیە. تایشە لە مامۆستا شانۆکان داوای ئینیان لێکردین حەز و خولیاکانمان لە کۆتایی یا ئەبی بەچی ئەمێ حەزەکەم ببم بۆ ئەوەی حەزەکەم لە ناویانە تەمان مناڵ بووم نەمەزانی ئەبم بە مامۆسای میوزیک ئالەم ڕۆژانەی پێشووە مامۆستا هەردی هادی سڵاوی تایبەتمە بووی وەرەقەی پێپشان نامەوە نووسیوی ئەمە نووسیوتە ئەبم لە دەروونناسیە ئەبم واتای ئەوەیە کە بەڕاستی ئەبی بۆ شتە نووسی بووم بە مامۆسای موزیک. جیاواز لە هەموو شتانی دنیا هۆنەر جاد و ئاسا خۆشەویستی بڵاو دەکاتەوە و بە هەمان شێوە وەری دەگرێتەوە. بۆیە مامۆستا هێمنیش دەفەرمێت زێڕبەڵایە بێوەفایە دەوڵەمەند هەر هونەر نەمرە و هونەروەر مەرد و ڕەند.